سڵاو هاوڵاتانی خۆشەویستم. من وەکو هونەرمەند ئازاد قەرەداغی بە هەموو توانایەکمەوە پشتیوانی لە بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم و ئێمەش هەمومان دەزانین ئەو بڕیارانەی کە دەیدەن هەمووی لە وەپارێزنی گیانی ئێمەیە. ئێمە بەیەکەوە جوانین هاوڵاتیان، ئێمە بە یەکریزیەوە جوانین هاوڵاتیان و بە یەکریزیەوە بەهێزین و دڵنیام ئینشاءالله ئەم ڤایرۆسی کۆرۆنا شکست دەدەین لە ناوی دەبین بە یەکریزی و یەکگرتن. ئەس هونەرمەند ڕێدیر بۆمەڕنی ڕێز و سڵاوێتمە بۆ هەمی خەلکێمە هەنە هیڤیا منە هەمیت باش بن. یافەرە ئەڤریکام هەمی خوب پارێزین ji ber vayrûsê korona vayrûsekê berbalav ew yê berbalav dibîtin. Yafere pêgiriyê pirênmayên tenduristî bikin, li malê xwe bimînî ne derkevîn, dadparastî bîn û kes û karê xwe hemî miletê xwe parêzî. Xaleka girêng xwandina pertûka mifayekê baş e, bû borandina wextekê mifa. Yafere em pêgiriyê xwandinê bikin. û di mahiyê dibêjin viya bît evrûkel mal bimînîn da sibehê bişên bijîn. بەناوی خۆی گەورە و مێهرەبان، من قادر اسماعیل عەبدولقادر سەرپەرشتیاری پەروەردەیی پەیامێکم بۆ تۆی ئازیز و دڵسۆز هەیە وەک بەخێوکەرێک. ئێستا مرۆڤایەتی لە قەیران و گرفتێکی زۆر گەورەدایە، ڤایرۆسێکی کوشندە هەڕەشە لە بوونمان دەکات. بۆیە ئەرکی ئێمەیە بەشدار بین لەو هەڵمەتەی بنەبڕکردنی و ڤایرۆسە بە دابڕانمان لە هەموو بۆنە و ئاهەنگ و سەیران و گەشتێک. تۆ وەک بەخێوکەرێک ئەرکێکی پیرۆزت لەسرە کە فەرمودەی پێغەمبەرمان درود و خوای لێبێ کە دەفەرمێت كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. بۆیە تۆ وەک باوکێک، تۆ وەک بەخێوکەرێک ئەرکێکی قورست لەسرە کە نابێ دەربچیتە دەرەوە بۆ ئەوەی بۆی ئەو ڤایرۆسە کوشندە لە دەرەوە نەهێنیتەوە ماڵەوە و خێزانت تووشی گرفت و قەیرانێکی گەورە بکەیت. ئەرکی هەمومانە وەک بەخێوکەر بتوانین لە کات هەستیارەکاندا وەک پەروەردەکارێک مامەڵە بکەین. ئومێدەوارم هەمومان دەستە ناو دەست بتوانین ئەم گرفت و قەیرانە تێپەڕێنین بۆی بتوانین ژیانمان بە ئاسودەیی و بە خۆشی بینە سەر.